ئاگامان لە ئەهلی علم بێت. ئەهلی علم ئەو کەسانەی کە علمی شەرعیان پێیە، زانستی کتاب و سنەتیان پێیە، لەسەر بۆچوونی سەحابە ئەمن و ئەمان و ئیمان للئومە، بەڕاستی جێی ئەمن و ئاسایشن بۆ فەرد و بۆ خۆی و بۆ وڵات. ئەهلی علم ئابە و شێوەیە. هەمووی 2 هەفتە دەبێ محکەمە بانجی کردم، وتی ئەوە مەلەفێک فڵانە کەسەوە لە سجنە هەوڵی تیرۆرکردنی تۆ و مامۆستا ڕاعەت کوردی داوە، هەوڵی تیرۆرکردنی تۆ و مامۆستا ڕاعەت کوردی داوە. و ئاگامان لەوە بێت ئەستێرەکان لە ئاسمان چۆنن وەکو عەبدەکان وان، بەڵام مانگی 14 شەوە چۆنە لە ناو ئەستێرەکان. ئەوش عەبدێکە، بەڵام ئەو عەبدە عالمە، علمی شەرعی پێیە. وەکو چۆن ئەستێرەکان ئاسمان ئەڕازێننەوە زۆر بە جوانی، هەروەها عولەماش سەر زەوی ئەڕازێننەوە، ئەهلی علم سەر زەوی ئەڕازێننەوە. هەروەها چۆن ئەستێرەکان لە شەوی تاریکدا ڕێگاکانی پێدۆزیتەوە، ئەهلی علمش لە سەر زەویدا ڕزگارت ئەکا و شوێنی ئەکەوی لەوەی کە لە گومڕایی و بدعە و خوڕافەت ڕزگارت بکە. وەکو چۆن خوای گەورە و میهرەبان ئەستێرەکانی داناوە بۆ ڕەجمکردنی شەیطانەکان، عولەمایان زانایان ڕەحمەتی خوایان لێبێت لەسەر زەویدا بەڕاستی خوای گەورە و میهرەبان دایانی ناوە بۆ ڕەجمێک و بۆ تیرێک بۆ ئەهلی بدع و ئەهوا و خوڕافەت. بۆیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمێت: إن الله وملائكته حتى النملة في جحرها وحتى الحوت في البحر ليصلون على معلم الناس الخير. 1838 لصحيح الجامع دا. خواي گەورە و میهرەبان هەرچەند مەلائیکەی هەیە، هەتاوەکو مێرولە لە ناو شارەکەی خۆیدا، هەتاوەکو حوت لە ناو بەحردا، هەمویان دوعای خێرەکەن بۆ ئەو کەسەی کەوا خەڵکی فێری عیلمەکە، هەمووی دوعای خێرەکەن. خوای گەورە و میهرەبان مەلائیکە هەموو مێرولەیەک لە کولانەکەی خۆیدا، لە شارەکەی خۆیدا، هەموو حوتێک لە ناو بەحردا، هەمویان دوعای خێرەکەن بۆ ئەهلی عیلم. فبۆیە لەسەر ئێمەی مسلمانان عامەتەن قەدر و ڕێز و مەنزیلەتی ئەهلی عیلم بزانین، وخاصەتەن دەسەڵاتدارەکان حرمەت و ڕێز و قەدری ئەهلی عیلم بزانن کێ ئەهلی عیلمە، بزانن کێ مەسلەحەتی نیەت و بانگەوازی بۆ خوای گەورە و میهرەبانە. وداعيا إلى الله بإذنه، بانگەوازی خەڵکی بکەین بۆ لای خوا بە ئیزنی خوا. ئەو بانگەوازیە ئەبێ ئیزنی خوای لەسەر بێت، ئەو عیبادەتە ئەیکەی کە ئەبێ ئیزنی خوای لەسەر بێت. فبۆیە پێویستە لەسەرمان بە قسەی ئەهلی عیلم بکەین، ئەهلی عیلم بە قسەیان بکەین سەرکەوتوین لە دنیا و قیامەتە. بەڕاستی ئەهلی عیلم ئەمن و ئەمانن بۆ هەموو خەڵکی، قەدریان بزانین، وخصوصا وەکو وتمان ئەو کەسانی کە دەسەڵاتدارن تەمیز بکەن کێ ئەهلی عیلمە، ئەبێ حرمەت و ڕێز واجبە لەسەریان لە ئەهلی عیلم بگیرێت. چکە خوای گەورە و میهرەبان بە عەزەمەتی خۆی جەلە جەلالوه لەبان عەرشی خۆی سبحانه وتعالى مدحی ئەهلی عیلمەکە. ئەفەرمێ: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. خوای گەورە و میهرەبان ڕێزی لە ئەهلی عیلم کردووە، هەر کەسێ ڕێز لە ئەهلی عیلم بگرێت خوای گەورە و میهرەبان بە حورمەتیەکە، هەر کەسێ ئیهانەی ئەهلی عیلم بکە. و نیشانەی منافق، نیشانەی ئەهلی بیدعەتیەکان، نیشانەی فاسقەکان ئەوانن کە قسە بە ئەهلی عیلمەکەن، کە گوێ نەدەن، کە بوهتانیان بۆکەن، چونکە عیلمیان پێ نییە، چونکە بەڵگەیەکیان پێ نییە بڵێ کاکە ئەم قسەیەت هەڵەیە، بە بەڵگەی ئەم ئایەتە، بە بەڵگەی ئەم حەدیثە مەجبورن بوهتان بکەن، گوێندانیان قسەکردنیان بەو شێوەیە. فبۆیە ئەهلی عیلم دائما خەڵکی ئاگادار کردووەتەوە مەقەیەد بن خەڵکینە، بدعە مەکەنە سنەت، سنەت مەکەنە بدعە، ئاگاداری ئەو شتانە بن
وبيغمبر عليه الصلاة والسلام أفرميت ليس منا من لم يجل كبيرنا ويرحم صغيرنا ويعرف لعالمنا حقه لئيمة نية ولسر سنتي من نية أو كسيك الريز لقورة كان ناقريت بحرمته بقدر عندانانا والرحمناك ببوشك كان أو كسلم من نية كوا حقي عالم كان ما نازانيت شني حقي عالم بزاني أمش ورقي لي لقصي يوسف وسلامي خواهي لسربيت علمي يوسف أو كاتك تعبيري خوبا وبو يوسف سلامي خواهي لسربيت خواهي قورو مهربان آوا فيري كرت داوا كين خواهي قورو مهربان لقناها كان مام خوش بيت وصلى الله وسلم على نبينا محمد.